مامۆسا ئایا عید میلاد حرامە؟ جارێ با ئێمە بزانین عید یعنی چی. وشەی عید یعنی جەژن، میلاد یعنی چی؟ یعنی لەدایک بوون، واتە جەژنی لەدایک بوون. ئەگەر بێت و پەڕەکانی قورئان هەڵدەیتەوە لە فاتحەوە بۆ سوورەتی ناس و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵدەیتەوە لە بوخاری و مسلیم و هەموو سونەنەکان بگەڕێ، باشە تاریخ و مێژووی ئیسلام هەمووی هەڵاودی وکە شتێکی تیانیە بە ناوی عید المیلاد، جەژنی لەدایک بوون. باشە ئەی ئەمە هی کێیە؟ ئەمە هی مەسیحەکانە زیاتر. گەورەکان کاتیە کەسێک ساڵیادی لەدایکبوونی هاتووە عیدیان بۆ کردووە، جەژنێکیان بۆ کردووە، نایە ناوە جەژنی لەدایکبوون. کەواتە ئەوەی مسلمان بێت ئەم جەژنە ناکات، ئەوەی مسلمان بێت ئەم جەژنە ناکات. کردنی ئەمە چییە؟ کردنی ئەمە چاولێکردنە لە مەسیحەکان. باشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من تشبه بقوم فهو منهم. هەر کەسێک خۆی بچۆیێنێت بشوبهێنێ بە قەومێک ئەوە لەوانە لەو شتەیە، بۆ یە کارێکی حرامە، دروست نییە بە هیچ شێوازێک. هەر کەسێک وتی وشەی لا إله إلا الله وت تەوحیدی بەسەر زمانە هات لا إله إلا الله، ئیتر ئەبێ ئەوەی کەوا شریعەتی ئیسلام نهی لێ کردووە و قەدەغەی کردووە ئەبێ ئەم نەیکات، پێی ڕازی نەبێت. تۆش وەکو مسلمانێ نابێ بە عید المیلاد ڕازی بیت. ئەمە تونڕەوی نییە، ئەمە تونڕەوی نییە، بەڵکو ئەمە ناوەڕۆکی دینەکەی تۆیە، ئەمە جوانی و جەماڵێتی دینەکەی تۆیە. شتێکە لە دینەکەی تۆیان نەبوو پێویست ناکات تۆ بەرگی دینی پێوە بکەیت و ئاهەنگی بۆ بکێڕیت، بەڵکو ئەوەی لە دینەکە تایە پێویستە احتیزازی پێ بکەیت. باشە ئەمما ئەگەر ساڵی بۆ نمونە ئەو ڕۆژەی کە لەدایکە بێ مناڵەکەت دڵخۆشی بکەی بەوەی کە بڕۆی جلێکی بۆ بکڕیت، باشە دیاریکی جوانی بۆ بکڕیت، ئەمە هیچ مەناعاتێک نییە، ئەمە هیچ مەناعاتێک نییە. باشە بۆ نمونە ڕۆژی لەدایکبوونی ئەمە هیچ مەناعاتێک نییە، دیاریکی بۆ کڕی لەو ڕۆژەیە دڵی خۆش ئەەکەی، ئەمە هیچ کێشەیەکی تیانی لە شەرع و بەڕاستی هیچ دلیلێکش نەهاتووە ڕێگری کالەوە. ئەمما تۆ ناوی بنی ڕۆژی لەدایکبوون یا جەژنی لەدایکبوون و بڕۆی حەفلەی بۆ بکەی بە تایبەت ئەوەی مۆم ئەڕازێننەوە و ئیتر ئاگر لە مۆمەکە بەرەدەن و دوایی فوی لێکەن و ئەیکوژێننەوە، ئەوە هەمووی پیشەی غەیرە ئیسلامەکان بووە. بۆیە وەکو مسلمان پێویستە تۆ دەستگیرتەوی بە دینەکەتەوە و ئەگەر هەتا ئێستا ئەوەت کردووە بۆ مناڵەکانت لەمە بەدوا پەشیمان بوو تەوبەی لێ بکە. والله ئەعلەم.